ئێمە خۆمان بەبێ ئاگامان لە خۆمان بێ خەریکین زارەکانی زمانی کوردی لە یەکە ترازێنین دووریان نەخەیتەوە دووریان نەخەینەوە ببوورە لە کاتێکە کە پێویستە ئێمە بە پێچەوانەوە کار بکەین ئەبێ هەموو چالاکیەکانمان بخەینە گەڕ بۆ ئەوی بتوانین جارێ یەکەم هەنگاو هەموو زارەکانی زمانی کوردی لە یەک نزیکەینەوە بۆ ئەوی بتوانین زمانێکی ستاندەر دروست بکەین. زۆرجار باسی دەوڵەتی کوردیەکرێ من نازانم تا چڕادێک تەدەخلی سیاست ناکەم دەوڵەت دروستەکرێ دروست ناکرێ بەڵام ئەگەر پرۆژەیەکی وا بەگاڵتەش هەبێ ئێمە یەکێ لەو شتانەی کە زۆر پێویستە پێشوەخت خۆمانی بۆ ئامادەکەین ئەوەیە کە زمانێکی ستاندەرد لەگەڵ نووسینێکی ستاندەردمان هەبێ بۆ ئەوی مناڵی کورد لە هەموو بەشەکانی کوردستان لە هەر چوار پارچەکەی بە یەک زار بخوێنێ بە یەک پیتیش بنووسێ بۆ ئەوی لە یەکتری تێبگەن. ئەمە خۆی لە خۆیان جیاکردنەوەیەکی سیاسیە ئەگەر مناڵێکی کرمانجی لە مناڵێکی سۆرانی تێنەگات مناڵێکی لوڕی لە مناڵێکی هەورامی تێنەگات کەواتە ئێمە نابینە میلەتێک ئەو کاتابینە چەند میلەتێک ئەگەر گەورەکان وایان پێخۆشە چەند میلەتێک بین باوا بێ بەس ئەگەر نا ئەگەر ڕاست بۆ دەوڵەتی کوردی ئیشەکەن پێش هەموو شتێوە کوتم ئەبێ زمانێک دروستکەن ستاندەرد داهاتووی مناڵەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لێ تێبگە و نووسینێکیش پیتێ هەڵبژێرن بۆ نووسین ئەویش ستاندەرد بێ کە لە هەر چوار پارچەکەی کوردستان پێی بنووسرێ و مناڵەکان هەمووی تێی بگەن. ئەگەر دەوڵەتێکی گەورە بین وەکو سویسرا و بمانکەن بە کانتۆن قەیناکە کێشەمان نابێ لەبەرەوەی ئەو کاتەش هەموومان زمانێکی ستاندەرد کۆمانەکاتەوە نووسینێکی ستاندەردیش کۆمانەکاتەوە هەر کەسیش لە شاری خۆی زاری تایبەتی خۆی و نووسینی تایبەتی خۆی هەبێ کێشە نابێ بە پێچەوانەوە مناڵی کورد زۆر زیرەگە بێ چونکە وەکو مناڵەکانی سۆڤێتی لێە کوردی سۆڤێت سێ جۆر زارەزان بە سێ جۆر نووسینیشیان هەیە سێ جۆر پی دەناسنەوە اینجا تۆ چەند خەزێنەی مێشکی مناڵ زیاکەی ئەوەنە لە داهاتووە مناڵی زیرەکمان بۆ پێگا ئەگەر کانتۆنیش بێ ئێوە شتێکی چاکە بە شەرتی ئێمە بوونمان هەبێ خەڵک بمان ناسێ ئەخر ئێمە ئێستا دروست نەبووین لە توپە دەبین چۆن نەبێشتیوە ئەبێت دروست بی اینجا دوایی بەشبەشیش بی کێشەی هەیە با هەموو کرمانجێک من ئامادە بێ مناڵەکەی بە سۆرانی بخوێنێ بە سۆرانی تێبگا و بەس لە ناوچەی خۆشی بە کرمانجی هەموو سۆرانێکیش با فێر بێ بە کرمانجی بخوێنێ فێری زاری کرمانجی ببێ بەڵام لە ماڵی خۆی و لە مەکتەب و ناوچەکەی خۆی بە سۆرانەکەی خۆی بخوێنێ ئەوە زیرێکیە ئەوە میلەت بەرەو پێشەوە بەڕاستی مناڵی کورد چەند زار بزانێ ئەوەنە شارستانیت و ڕۆشنبیری زیایی بۆیت شتێ لە تۆ فێرە بێ شتێ لە هەورامان فێرە بێ شتێ لە لوڕستان فێرە بێ ئەمانە هەموو یەک بگرن زۆر شتی چاک دەرەچێ. من ئەزمونێکی خۆم بینی من 10 ساڵ لە بەریتانیا ژیام لەو 10 ساڵەیە کەسێکی زۆرم بینی کە خەڵکی بەریتانیا نین لە بنەڕەتە هاتوون لەوێ وەکو چۆن با بڵین کوردێکی تورکیا هاتبێتە ناو کوردستانی باشوور و لەوێ لەدایک بوو بێ ئیتر وردە وردەوای لێ تێکەڵی کۆمەڵی ئێرە بووە. من ئەو ئەزمونەم لە هیندیەکان بینی هیندیەکان زۆریان چەند ساڵێ بوو هاتبوونە با بڵین زیاد لە 70 ساڵ بوو کە سوکاریان هاتبووە ناو بەریتانیا مناڵەکانیان لەوێ لەدایک بوون. من خۆم دکتۆری گەڕەکەکەمان هیندی بوو دایک و باوکی لە مناڵیەوە هاتبوونە بەریتانیا ئەم کچیان لەوێ بوو لەوێ خوێنە بووی لەوێ بوو بە پزیشک تەسەورەکەی کە هات بۆ دەوام بە جلی هیندیەوە هات کە قسەیە کرد یەکسەرت زانی هیندی قساکە نەک ئینگلیزی بۆچی چونکە دایک و باوکێکی دڵسۆزی هەبوو لەگەڵەوە شاکە چەند ساڵە وڵاتی خۆیان بەجێشتووە بەس خۆیان نەفەوتانوە بە ئینگلیزی خوێنێتی بەڵام هیندیەکەی زیاتر فێر بووە بە ئینگلیزی ئیشەکە ڕۆژانە لەگەڵ نەخۆشەکانە کاروباری ڕۆژانەی بە ئینگلیزیە باتە سەر کە چۆ ماڵەوە لەگەڵ خۆی و دایکی و باوکی و ماڵ و مناڵی خۆشی هەمووی بە هیندی قساکە ئەگەر تۆ ڕۆحی نەتەوەی تیابێ ئەوانە قەت ڕێگرنی من نامێ دەخلی سیاست وشت ناکەم بەس چوومەتە چەند چایخانەیەک سەیرەکەم هەمووی کرمانجن هەمویان بە تورکی قساکەن بەس ئەو ڕۆحی کوردایەتی لەوانە هەیە بڕوا بکە لە منانە بوو ئەوان منیان فێری کوردایەتیە کرد
زمان دەوری هەیە گرنگە بەڵام ناتوانێت ڕۆحی نەتەوایەتی بکوژێ. خۆی ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر خەتەرای لەبەرەوەی 3 شارمان هەیە بەڵام 2 زاری ستاندەرد بەکارێنێک ئەمە زۆر خراپە. سۆرانیمان هەیە و بادینیمان هەیە. تا ئێستا هیچ پرۆژەیەک دانەراوە بۆ ئەوی بکرێ بەیەک یا سۆرانەکە بکەن بە بادینی یا بادێنیەکە بکەن بە سۆرانی. من دایمە بیرەکەمەوە ئەڵێم باشترین چارەسەر بۆ ئەم کێشەیە چییە؟ بۆ نمونە تۆ ناوچەی هەورامان وەرگرە. هەورامان هەورامی زۆر جیاوازە لەگەڵ سۆرانی لە کاتی قسەکردنا. یعنی من وەکو گەورەیەک لەوانەیە لە هەورامی تێبگەم، گەورەیەکی هەورامیش لەوانەیە لە سۆرانی تێبکە. بەس تۆ مناڵەکانمان بخەرە لای یەکەوە لە یەکتری تێناگەن. باشترین چارەسەر بۆ ئەم کێشەیە ئەوەیە کە ئێمە ئێستا زمانێکی ستاندەرد دروستکەین بۆ هەموو کوردستان. ئەو زمانە ستاندەرە بە ڕەسمی فەرز کرێ بەسەر هەموو ناوچەکانە. بەڵام لە پاڵ ئەو زمانە ستاندەرەیە کە بەکارێنێ وەکو نمونەم بە هەورامان هێنایەوە مناڵی هەورامی ستاندەرەکەش بخوێنێ و هەورامەکەی خۆشی بخوێنێ. لە سلەیمانی مناڵی سلەیمانی ستاندەرەکەش بخوێنێ و سلەیمانەکەش بخوێنێ. دهۆک ستاندەرەکەش بخوێنێ و دهۆکەکەش بخوێنێ. ئەمە مناڵی ئێمە زۆر زیرەگەکە و شتێکی نەخشەیەک ئاماداکە بۆ داهاتووی کوردستانی با بڵێن سووریا و سووریا بەم نزیکانە هەر لەواچێ بێنە ڕیزی ئێمە و هەرێمیان بۆ دروست کرێ بۆ تورکیا و بۆ ئێران. بەڵێ ئاسانە بێ زۆر ئێمە نەخشەیەکی ئامادەکرا و پێشکەشی ئەوانەکەین. بەس کێشەکە لەوەیە ئێستا هیچ ئیشی بۆ ناکرێ لێرە. 2011 پرۆژەیەکی گەورەم پێشکەش کرد بە حکوومەتی هەرێم. پرۆژەیەک بۆ دروستکردن و یەخستنی زاراوەکان لە تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکانی میدیا لە ڕۆژنامەکان. بە دەستی خوێندکارێکی خۆمە گەیانمە دەستی گەورەترین بەرپرس پرۆژەیەکە هیچ پارەی تێناچێ. من خۆ بووم بەبێ بەرامبەر ئیشی تیا بکەم. کۆمەڵێ مامۆستاشم دۆزی بۆەوە لە زانکۆی دهۆک، لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر و لە زانکۆی سلێمانی کە ئامادەن خۆبەخشانە کاری تیا بکەن. ئەو وەرەقەیە چۆن ڕۆشت نەهاتەوە، هیچ وەڵامێکم وەرنەگرتەوە. هەر کەسێ پێی نەوتم باشە پرۆژەکەت باشە دوایە خەین بینێکی ترێکین. هیچ هەستان پرۆژەیەکی ترم پێشکەش کرد بە ئەکادیمیای کوردی لە هەولێر. چووم مەسئولی ئەکادیمیاشم بینی، کابراایەکی زۆر ڕێک و پێک و بە ئەدەبە و شەهادەی هەیە و لە دنیا تێگەیشتووە و بە کورت و مختصەر بەمنی وتی ئێمە هیچمان پێ ناکرێت، خۆت ماندوومەکە. لەبەرەوەی ئێمە دەسەڵاتمان نییە و کەس گوێ لە قسەمان ناگرێت. من لەمە زیاترم وەکو تاکە کەسێک لەمە زیاترم پێ ناکرێت کە من ئامادە بم بە خۆبەخش لە کاتێکە کە موچەمان نییە من بە خۆبەخش خۆم دانێم و خەڵکی تر بێنم و پرۆژە دروست بکەم و کەس گوێم لێ نەگرێ. من لە ئێوە پرسم چیتر هەیە من بتوانم بیکەم تا بیکەم. لە لوبنان خوێنیان تقریبن خەریکە هەموو یەکەن بە ئینگلیزی بەبێ ئەوەی ڕایگەێنن بەبێ ڕاگەیاندن خەریکن هەموو بەبێ ئەوەی خوێندکارەکان ئاگایان لە خۆیان بێ بەبێ خەڵکی ئاسایی ئاگای لە خۆی بێ هەموو وشەی لە باتی ئەوە نیە وشە ڕۆژانەکان کە بەکارێنرێ سوپاس و بە یارمەتی و ئەوانە سۆری تانکیو ئەمانیان هەموو وردە کردووە بە ئینگلیزی و هەندێکیشی بە فەڕەنسی. لە مصریش عینەن شت پێم وایە عینەن پرۆژە ئێستا لە کوردستان دەستی پێ کردووە. ئێستا خەڵکێکی زۆر ڕووی کردوتە سەرەوەی وشەی بەیانی بەکاربێنێ. ئەمەش هۆکاری زۆرە. یەکێ لە هۆکارەکان لەوانەیە ئەوە بێ کە بەرامبەرەکەی ئێمە زاراوەمان نییە لە زمانی کوردیە. بۆ نمونە ناوە گشتەکان ئەو شتانی کە داهێنانەکە لای ئێمەوە نەبووە بە تایبەتی لە بواری تەکنۆلۆژیا کە تۆڵەی تەلەڤیزیۆن کاڵەی ئینتەرنێت کاڵەی مۆبایل ئەمانە هەمووی لەوانەوە هاتووە ئێمە وەرمان گرتووە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری دووەمەوەیە کەسانێک هەیە کە چوونەتە دەرەوەی وڵات لەوێ خوێنویانە بەبێەوەی ئاگایان لە خۆیان بێ کۆمەڵی وشیان لەوێەوە وەرگرتووە لە کاتی بەراوردکردنیە لەگەڵ کوردێکە هەستەکەن ئینگلیزیەکە گونجاوترە پڕ بە پڕی واتاکەیە
ئیتر مێشیان ڕایە لەسەرەوەی هەر بەکاری بێنن دەوروبەرەکەش لێیان فێرە بێ. هۆکاری سێهەم ئەمە تۆزێ هۆکارێکی بێتامە بەڕاستی. زۆر کەسەیە وازانێک کەوشەی ئینگلیزی بەکارهێنا خەڵک بە مسەقف و بە تێگەیشت و بە لە کلاسێکی گەورە دایێنێن خۆی لە ڕاستیا وانە چونکە بۆی هەیە کەسێک هیچ خوێنەواریشی نەبێ دووسێ وشە ئینگلیزی فێر بێ و ڕۆژانە بەکاری بێنێ و هیچیش ئاسی ڕۆشنبیری لە خواریشەوەیە بتەوێ هەر هۆکارێکی تریش بێ وردە وردە زمان بەرەو نەمانەبات. هەڵبەتە ئەوە پلانی حکوومەت خۆیەتی کە ئەوێ زمانەکە بەرەو جیهانی بەرێ. من بڕواناکەم من هەستم بە شتێکرد بێ حکوومەت هەستی پێ نەکرد بێ. ئەوان هەستیان پێکرد و چاکی ژەزان لەوانەیە ئەوان پلانی خۆیان بێوەکوتم بیانەیە وردە وردە زمانەکە بەرەو زمانێکی جیهانی بەرن. کوردستانێکی ئەوەنە 3 شار 50 کەناڵمان هەیە. ئەمانە کاریگەریەکی زۆر خراپیشیان هەیە لەبەرەوەی سانسۆر نییە لە سەریان و کەسیان پرسوڕا بە زمانەوان ناکەن. هەر یەکە زاراوەیەک بەکارهێنێ لە شوێنێکەوە گوێی لێبێ بە هەڵەیش. بۆ نمونە کەناڵێکە با ناوی نەبەم لە هەولێرە سەر بە شوێنێکی دیاری کراوە موزیعەیە دەرەکەوێ هەرڵێ فۆکسم کردە سەرەوە فۆکسم کردە سەرەوە وشەی فۆکس یعنی ڕێویە چەقەڵە شتێکی وایە بە ئینگلیزی بەڵام ئەو قەزی ئەوە نییە ئەو مەبەستوێ بڵێ فۆکەس یعنی تەرکیزکردنە سەری لەویا چونکە وشەکە بە سەقافەت و بە ڕۆشنبیری و بە خانە پلە پلەوەری نەگرتووە نازانێت لەکوێوە هاتووە هەر بە سوودفە گوێی لێبووە ئەڵێ بۆی بڵێن موزیعەکە مسەقەفە. کەناڵانەش هیچیان سانسۆریان لەسەر نییە بە کەیفی خۆیان قساکەن بە کەیفی خۆیان شتی هەڵاڵێن مناڵەکانیش هەموو سەریان لێ شێواوە ئێمەش هاوارەکەین بەم لاو بۆ لا بابە ئەو شەیە هەڵەیە ئەو زاراوەیە هەڵەیە نابێ بەکاربێ کەس گوێ لێ ئێمە ناگرێ. گوێگرتن ئەبێ لە شوێنێکی ڕەسمی بێ شوێنێکی فەرمی وەکو ئەکادیمیا ئەبێ ئەکادیمیا بودجێتێکی زۆری بۆ دانێن بۆی بتوانێت کار بکە. کارکردنەکەی چییە؟ کۆمەڵی زمانەوانە هێنێ لە کرمانجی ژوور و لە لۆر لە هەموو لایەک زمانەوانمان هەیە هەمویان کۆ کاتەوە لە یەک شوێنە لە ئەکادیمیایە بە یەک ڕۆح هەموو ئیش بکەن بۆ ئەوەی لەمە دووە ڕێنێن لە هیچ کەناڵێک زاراوەی هەڵە بەردەوام بەکاربێنێ دەسەڵاتیان بنێ. من دەسەڵاتم هەبێ من بخەنە ئەکادیمیا لە ماوەی 1 ساڵە گارانتیتانەیەمێ نایەڵم 1 زاراوەی هەڵە لە 1 کەناڵی ئاسمانی بڕوا بۆ گەنجەکان بەس نایکەن بۆ ناکرێ نازانم